گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک جەمیل لەورامی پێشمەرگەی مەفرەزە سەرەتایەکانی یەکێتی. کاک جەمیل سڵاو لێبێ. سڵاو لێ خێرات سەرچاو. چیت هەیە بۆ ئەم یادە؟ وەڵا پێشێکی بە بۆنەی پەنجاویەکەمی ساڵیادی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەنجامین ساڵڕۆژی دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ گەلەکەمان پیرۆزبایی لە هەموو تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لە جەنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی و ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو کەس و کە خانەوادەی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و کەمەندامانی سەنگەر و زیندانە سیاسەکان و ڕێخستنە دێرینەکان و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان من لەوە زۆر بە گەورەتریە بینم. ئێمە وەکو پێشمەرگەی دێرین هەمومان ڕێ ماوەڕەمان وایە ئەوە دامەزرانی حزبێکی تەقلیدی نەبووە، ضرورەت خواستبێتی حزبێ دامەسرێ. هەلوو مەرجی ساڵی 75 کە یەکێتی تیا دامەزرا هەلوو مەرجێکی تایبەتی بوو ناومێدیەکی زۆر هاتوو بەسەر وەزی کوردستانە. لەشکرێکی گەورە هێزی پێشمەرگە هەبوو بە فەرمانێک هەمووی بڵاوی پێکرد، چەکیان تەسلیم ڕژێم کردەوە و لەولا چوون بۆ ئێران و چێکیان بۆ ئێران. بەڵام لەو سەردەما دامەزرانی یەکێتی نیشتیمانی بە هینێکی بۆنەی نیشتیمانی و نەتەوایەتی ئەبێ حسابی بۆ بکرێ، چونکە خەڵک تەسەووری نەیەکرد حتا دۆستەکانیشمان ئەوە هیچ دوژمنەکانیان سەدام حوسێنیان دەگەر خورما لەسەر سەری ژێر تالیبانی بڕۆ جاریشتە پێشمەرگەی ناچێتەوە شاخ هەموو ڕێیان وابوو. بەڵام هەلوو مەرجەکەی لە گونجاو بوو، چونکە هێشتا ورەی شۆڕژگەڕی دەتڵ و دەرونی زۆربەی خەڵکەکاندا مابوو، بە ئەمر ناچار کرابوون. ئەجینا ئەگەر ناچار نەکرانە ئەمادە بوون ڕێگەیان بە شەڕیان نەکرد و خۆیان بە شەیدکردن یا سەرکەوتن. بەڵام زۆرژگارەکە وای لێ هات. بەڵام بە دراوسەیەکی باشەوە جەنابی مەمجدال کە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەرخۆشی وەڵی نامریکایش نووسی بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ اتحاد الوطنی کوردستان لێمادا یەکێتی خۆی لە هەموو کاتەیە نیشانەی یەکبوونە. ئیتر یەکێتی کوردڕاوی ناوەکەیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕڵێنێکێتی یەکێتی مەبەستی یەکبوون بوو. کورد هەموو هاوبەشی بکە. یەکێتی نیشتیمانی کوردستان نەنووسا بوو کوردستانی کوێ، عێراقە، ئێرانە، کوێ هیچ شوێن نەنووسا بوو یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە ئێمە هەر لە سەرەتاوە بیری نەتەوەیەتی نەتەواییمان هەبووە، دیفاعمان کردو بۆ بەدەستهێنانی مەفی میلەتەکەمان. ئەم جۆرە ڕێکخراوەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دوایی کە دامەزرا و دوای شۆڕش دەستی پێکردەوە و پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستان نووسرا و سێ ڕێکخراو هاتە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵە و بزوتنەوەی سۆشیالیست دیموکراتی کوردستانی ئەو کاتە و خەتی گشتی بۆ ئەوەی هەموو کۆمەڵانی خەڵک بەشدار بن یەکبوونی نەتەوەیی هەموو بەشدار بن. حزبەکە ینی یەکێتی هیچ چینێک نەبێ، تەبەقەیەک نەبێ بڵێن ئەوە هیچ چینی پرۆلتارە برژوازیە ئەوەیە هەموو کوردستان بە هەموو چینەکانەوە هەژاران هەمویان خوێندەوار و نەخوێندەوار و هەمویان لەو ئینای یەک بگرێتەوە یەکێتی لەو هینەوە وەریگرتووە. دوو زۆر باوەڕ بەخۆبوون لە ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە پشتی بە خەڵک بەستووە، پشتی بە حیچ بڵێت نەبەستووە. ئەو سەردەما عێراق دژمان بوو، ئین دژمان بوو، ئێران دژمان بوو، تورکیا دژمان بوو، سووریا دژمان بوو. سووریا لە ساڵی 60 کاتوە لەگەڵ جێیشی عێراقیا بەشداری شەڕەکانی کوردستانی کردووە یەکتریش نەک نەبووە لە بنمانە. بەڵام بەعام عەرەب ئەو کاتە دژمان بوون، بە تایبەتی تورکیا و عێراق و ئێران کە هێزی زیاتریان هەیە و سنوورەکانی ئێمە ئەوە بوو. بەڵام پشتبەستن بە خەڵک بە توانای خەڵک چەک نەمابوو، چەک تەسلیم کرابووە بە ئێران و بە عێراق. پێشمەرگە ڕۆشتبووە، هێشتا گۆشت نەکرابوونەوە سەر لەنێو ئەوانە بێنەوە. ئەوانەی کە هەبوون لە شارەکانە تەنزیمات ئەو کاتە کۆمڕۆ بزوتنەوە بوون، ئیتر وردە خەڵکیان ڕێخستوو لە ناو ڕێخستنەکانە خەڵکیان تێگەیان ئەم شۆڕشە چۆنە درێژخایەنە پشت بە خەڵکە بەستێ ئەوە بێ. دوایی مەفرەزە سەرەتایەکانیش مەفرەتەکان مەفرەزەی تەوعیە بوون، ینی هۆشیارکردنەوە. ئیشیان ئەوە بوو مەرحەلەی یەکەم خەڵک هۆشیارکەرەوە ڕێبازی شۆڕش سیاسەتی شۆڕش و یەکێتی نیشتیمانی کوردستانیان پێڕابگەێن. بۆیە ئەمانەی کە هاتن دەرەوە تەنزیم ئێنادن دەرەوە
تەنزیم تێگەتن پێ وتن بچنە دەرەوە لەسەر تاسەری کوردستانە پێشمەرگە هاتە دەرەوە ئەوانیش دیسان ئیشیان ئەوە بوو لە دادەکانە کۆبلۆکن بە دەیاتەکان و تیان بگەن کەواتە خۆشیان جۆرێک لە هۆشیاریان هەبووە یانی هۆشیار ئەوانەی تەنزیم بوون ئەوانەی تەنزیم بوون لە شارەوە هاتن دەرەخۆیسە یەکەم بەفرێزە هەموو ئەو حەڵ کۆز بوون ئەو حەڵکۆزە هەموو ئەندامی تەنزیم بوون نیشتمانی کوردستان بۆتن دەرەوە ڕێخستنیان بینی بوو سەر ڕای ئەوەی کە لە پێشڕۆژی پێش و پێشمایەتیان کردووە لە هەردوو باڵەکەرێکە لە باڵێ بووە ئەو کاتەی باڵی مەکتەبی سیاسی هەبوو لە هی پارتی دموکراتی کوردستان لەوە بوون هوشیار بوون لە ڕووی هوشیاریەوە دوایی ئیتر یەکێتی زۆر متمانی بە کادرەکان بوو کە خۆیان قیادەی خۆیان بکەن ئەو کاتە ئێمە تا ساڵی حەوت سەرکردایەتیمان نەبووە مەکتەبی سیاسی تەمام ژال هاتووەتەوە لە ساڵی حەوت نەداناوە خۆی سەرکردایی خۆی بووە خۆی هوشکار کردوێتەوە خەڵکیش هوشار کردوتە لەگەڵەوە جارە بێنەوە سەر ئەوەی کە مەسلەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە من ئەڵێم من خۆم و زۆربەی پێشمەرگەدێنەکان وەکو بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەیی تەماشایەکەین بۆنە نیشتیمانیەکە ئەوە بوو کە ئێمە کوردستانی بووین بۆ کوردستانمان هەوڵداوە دوو وەکو نەتەوەش ئێمە هی بەشێک نەبووین تەنها بڵێن هی باشووری کوردستان بن یا لایشکە بن هەموو کوردستان بوون ئەنجار مۆقعەکەشی هەڵمەجەکە ئەو کاتێک کە بوو یعنی بەڕاستی کاتی خۆی وەسف کراوە کە هەلومەرجی کوردستان ئەو کاتە چۆن بووە ناومێدی باسی باڵی بەسەر خەڵکا کێشا بوو ورە نەما بوو مانەوێت نەما بوو زۆر کەس دەیوت با بە 120,000 چەکدان نەیتوانی هیچکە ئێستا بەم دوو چەک پاشکۆپە شڕەوە ئەشنە شاخ بە فیشێکی قاچاقچی چۆن سڵتان پێکرێت بەڵام واقعەکە ئێمە واقعمان گۆڕی لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو ناوچەیە ئینترین حیزب دەرینترین حیزب لە بیستەکان هەیە یعنی پێ دوایە یەکێتی هیوا دروستی دەکات بەسم تاکە حیزب لەو ناوچەیە درشمی هات جێبەجێکرا بە ئێمە بوون هەموو ئەحزابی شیوعی بڵێن حیزبی شیوعی ئەردەنی سووری عێراقی تورکی ئەمانە کە بوون حیزبی توودە دوایی ئەمان کۆنتین حیزب بوون لەو مەنتیقا دوای حیزبەکانی کە دوای ئەوانە دروست بوون بەڵام هیچ حیزبێک لەو سەردەما حتا ئێستا درشمەکەی نەچەسپاوە ئێمە لە ئەو سال شۆڕش ناوی شۆڕشی عێراق بوو ڕادیۆکەشمان ئێزگەی دەنگی گەلی عێراق بوو ئێزگەی شۆڕشی عێراق بەڵام بە هەڵسنگاندنی هەلومەرجی ئەو سەردەما لە ساڵی 83 کۆمەڵە و شۆڕشگەڕان کۆنفرانسیان بەست لە کۆنفرانسا درشمی ئۆتۆنۆمی کە مافێکی هینێکی درشمێکی سواو بوو لە زۆر وڵات بە عریزەیەیاندا ئێمە چەندین شۆڕشمان کرد و چەند هەزار کەسێکمان شەهید بووە هەر نووسا بووین بە ئۆتۆنۆمیەوە مافێکی سواو بوو لەو سەردەما بەرامبەر بە قوربانیەکانمان و خەبات و ئاستی گەورەی قوربانیەکانمان لەبەرەوە بریار درا ئەو درشمەش کە ئێستا بە لۆگۆکەمانەوەیە مافی مرۆڤ چارەی خۆنووسین مافی چارەنووسمان بەرز کردەوە یعنی زۆر کەسە یانوت ئەوە یەکێتی توانای نەماوە خوا دەکە بۆی درشمە گەورەی هەڵگرتووە ئەوە حکوومەتی عێراقی پێیان وابوو ناواقعیە لەو سەردەمەیە ئۆتۆنۆمیمان پێڕەوە نابینن ئەی چۆن ئێستا مافی چارەنووسمان پێڕابین دواتریش کە لەو قۆناغەیە کاکە فێدرالی بێ ئێمە یەکەم هەڵبژاردننی ساڵی 1992 بزاردی پەرلەمان درشت مافی چارەنووسمان نەبوو لەو قۆناغە خۆی لە فێدرالی بینیەوە نووسرا بوو مافی چارەی خۆنووسین لەسەر دڵمان دەنووسین خەڵکی ترکەوت گاڵتەیان لێ هات جەنابی کاک مەسعود هات لە سلێمانی عینی کرد بەنگەشەی هەڵبژاردن وتی ئەوەی داوای مافی چارەنووسەکە با بچێتە چەلێ چەلێ ئەو شوێنە بوو کە خەڵک ئاوارە بوو لە بادینان چوون بۆ تورکیا لەو شوێنە کە ئۆردۆگای چەند بۆ دروستکردن بوانەی کە ڕایان کرد بوو هەڵات بوون بۆ ئەوێ پەنایان برد بوو ناوی چەلێ بوو ئەوە حکوومەتی عێراقی مافی ئۆتۆنۆمیمان ناداتێ ئێستا مافی چارەنووسمان چۆن نەداتێ چۆن ئێڵێ ئێمە وابین باشە ئێمە خەباتی بۆ ئۆکەین ئەخیرەن لەو قۆناغا کە فێدرالی بوو معارەزەی عێراقی احتلافی پێکرد دوایی هەموو ئەحزابە سیاسیەکانی عێراق احتلافیان پێکرد هەموو حیزبەکان هەڵسان لە بەرنامەی خۆیانە لە پێڕی نەوخۆ بەرنامەی خۆیانە ئۆتۆنۆمیان گۆڕی
کردیان بە هاتنە فدرالی سەر بۆ چوونەکەیەوە هاتوونە سەر بۆ چوونەکەی یەکێتی نیشتمانی کوردستان دواییش پەرلەمان یەکەم پەرلەمان تەشکیلکرا لە ئەترافی پێکرد لەبەرەوە ئەمە حدەسێکی زۆر گەورە بووە یعنی یەکێتەکان ئەبێ شانازی بکەن تاکە حەزب لەو کاتەوە ئەحزابی سیاسی لەو دەبەرە لەو مەنتیقەیە لەو چەند وڵاتانە دروست بووە دروستمیکە نەهاتوو دەدی یەک حرف لە دروستمەکان نهاتوو دەدی بەڵام دروستمی یەکێتی نیشتمانی کوردستان فەرمووی ئێستا ئێمە مارەسەیەکەین بوو بە واقع فەرزمان کرد بەسەر معارەزەی عێراقیە فەرزمان کرد بەسەر متحیدا بەسەر ئەمریکا بەسەر ئەو بریتانیا ئەو وڵاتە هەپۆیمانەکان کە هاتن عێراقیان ڕوخان و دانیشتن دوای عێراقی نوێ دروست بکرێتەوە لە دەستوری عێراقا هین بوو ئەنی ئەوە شانازیەکی زۆر زۆر گەورەیە من نابێ بڵم وڵا فڵانشتی بۆ من نەکردو من عازم لە یەکێتی ئەی باشە ئەوە یەکێتی ئەو چەترەی بۆ کردوین ئەگەر بێن پەلامارمە بدەن خۆ ناتوان وەکو زمانی زوومان لێ بکەنەوە هیچ ئێرادەمان بە قووەتر لەو سەردەمانەی کە شۆڕشمان کردووە بەڵام قبول ناکرێت چونکە دەستوری عێراق نووسراوە وڵاتەکان تەداخلەکەن زمانێکی دەستوری بەڵێ زمانێکی دەستوریمان هەیە ئەوە هەموو بەجهودی یەکێتی نیشتمانی کوردستان و تەسێ و فیداکاری پێخوێنی شەیدەکان تەزۆ فیداکاری پێشمەرگە زیندانە سیاسەکان ڕێخستنە دێرینەکان کە مندەمای هەموو چونی توێژەکان بووە هاتوو دەدی ئەمە دەستکەوتێکە بۆ هەمووان ناکرێت نادیدەی بگرین بڵێن گلەی بکەن لەسەر شتێکی تاپی و شتێکی بەستی زۆر ئەوانە لەبەرەوە من لێرەوە ڕوودەم بەکەمە بە تایبەتی پێشمەرگەدێنەکان من سەرۆشی کۆمەڵی پێشمەرگەدێنەکانی کوردستانم احتیزاز بە یەکێتیەوە واجبی نەکرد حزبیمان ئەخلاقیمانە چونکە ئێمە لەو حزبا بوون چەندین ڕەفیقمان لە ئێمە ئازادتر بووە لە ئێمە لەوانەی لە ڕووی خانەوادەشتەوە بنەماڵەوە دیارتر بوو بێ تێکۆشت بووە یانی خۆیان بەخت کردو لە پێناوی یەکێتی و ملەتەکەمانە لەبەرەوە ئێمە سەر لێژە بەڕێبازی ئەوانە دەین هەرچەندە تەنها پێشمەرگەدێنەکان ئەوانە نین ئەوەی کە ئێمڕۆ ئەبێ بە یەکێتی نیشتمانی کوردستان ئینتیماکە تا ئێستا تەمەنی کەم بووە نەیتوانین بێ بە ئەندام بەڵام ئێستا ئەتوانێت بێ بە ئەندام تەمەنی هەیە ئەو لەحزەی کە ئەبێ بە ئەندام شرەفی ئەندامی پێ بەخشێ لە ناو ڕێزەکانی یەکێتیە ئەبێ احتیزاز پێوەکە احتیزاز کە بە یەکێتی و چونکە هەموو ئەو سەروەریانە ئەو دەستکەوتانە ئەوەی ئێستا باسم کرد ئەو هەموو دەستکەوتانە ئەبێ بەهی ئەوش ئەوە بەهی ئەوە کەسەی کە تازە ئەوە بێ لەبەرەوە یەک شانازیکردن بە یەکێتیەوە دوو پاراستنی ڕیزەکانمان سێ گەشەپێدانی ڕیزەکانمان یەکێتی ئەمەدە بێژۆکەی جوانە لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی چینایەتەوە لە ڕووی فیداکاری و ئازایەتەوە ئەمەدە جوانە مەجای قسەکردنت هەیە پەڵەیەکی ڕەش نییە بە ناوچاوانەوانە و بە مێژووی یەکێتی نیشتمانی کوردستانەوە ئێمە شەڕی تورکیامان کردووە مختێزان دوجار تورکیا هێرشی کردووەتە سەرمان شەڕی ئێرانمان کردووە لە سەردەمێکە کە لە شاغ بوون بە ناوی هێزی پشتیوانەوە شەڕی عێراقی ژەوە هەر واجبی خۆمان بۆ لەولا شەڕمان دەکرد لە سەسرور لێرەش مامڕیشەوە هەواڵەکان دەچوون ڕەبایانە کرد و چالاکیانە کرد لەبەرەوە احتیزازکردن شانازیکردن بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە وزە و ورەیەکی زیاتر پێ بەخشێ تۆ بێ بیر لە ڕابردووی خۆت بکەیتەوە کاک جەمیل ڕەنگە لەم ڕۆدا دەرفەتیەوە نەبێ بچینە نێو وردەکاریەکان ئینشەڵڵا هەڵدەگرین ئەگەر عومر باقی بێ لە ئایندەدا لە کورسار بتوانین لە بەرنامەیەک بە چەند هەڵقەیەکەوە تۆمار بکەینەوە بیرەوەریانە لە شێوەی پۆدکاستێک شتێکی لەو بابەتە لەم ڕۆدار حەزمان کرد لەگەڵمان بیوەکو پێشمەرگەیەکی ڕەمزێکی پێشمەرگایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆتاییدا گەر ڕابردووی خۆت بێنیتە بەرچاوت ئەو خەباتی کردوتە بێنیتە بەرچاوت چی دەڵێ ئەمڕۆ؟ من ئێستا توزرەوە پێی گوتم شانازی پێوەکەم ئینسان شانازی بکە بێنەوە ئێستا لەو تەمەنەوە کە دەستم کردو بە خەبات هەرچەندە ئەو کاتە من یەکەم جار کە چەکم ڕگەتە حەدە ساڵ بووە لە 16 لە خزمەت جەنابی مام جەلال بم لە پارێزی گاریم لە خۆی کردووە لە 17 ساڵی بەڵێ ئێستاش 77م یعنی 76م 59 ساڵ بم گێڕنەوە دواوە چیم کردووە خەباتێکم کردووە چیم کردو سفر و فارێزی ناپەڕێن حتاکو یەم بۆ ئەم سەردەمە لەبەر ئەوەش هەموو شانازیش منە ئەوەیە خەبات هەیە تێکۆشانە پێشمەرگایەتێکەکەمە ئەوەم خەڵکەم ناسی و بێژگەرەوە لەبەوەی کە خەڵکم ناسی و خەباتم کردووەوانە ئێستا لە هەر شوێنێکی کوردستان بڕۆم
ئەم من دە ڕەفیق و پیاوی چاک و دۆستم پیا کردووە حساب کەچم بۆ تەوێڵە ئێستا بچم بۆ بادینان لەو سەدەما من بادینان نەناسیوە لە هەموو شارێکی بادینان کۆمەڵی خەڵکی جوان و کەسایەتی کۆمەڵایەتی و پیاوی ڕۆشنبیر و پیاوی تەکوشتە نەناسم بڕۆم بۆ خانەقین هەر عینیشت بڕۆم هەر شارێکی کوردستان حساب کەچوم بۆ تەوێڵە بۆ ناو خزم و کەسوکاری خۆم ئەوە بە بلاش دروست نابێ ڕاستە من خۆم بەردەوام بووم درێژەم خەبات داوە بەڵام گەورەی یەکێتی نیشتمانی کوردستانی وایە کردو خەڵک حسابم بۆ بکە ئێستا ڕۆژانە خەڵک یە بۆ لام مشکلەیەکی هەیە تەلەفۆن گۆ فڵانە کەس مشکلەم هەیە ئەوم هەیە بە گەورەی یەکێتی من ئەتوانم تەلەفۆن بکەم ئەویش ئەزانێ من دەسەڵاتەکەی کە وەرم گرتووە هەمە حرمەتێکە هەمە ئێستا من دەسەڵاتم نییە من سەرۆکی کۆمەڵی پەیوەندیدارەکانی کوردستانم ئیشی ئیداریش و حزبیشم نییە هەر سەرۆکی ڕێکخراوێکە کە خۆمان دروستمان کردووە بەڵام ڕێژەحترامەکە بڵێ بەڵام ئاخر ڕێز و احترامەکەم ئەبێ بزانم یەکێتیە دەرمکەن لە یەکێتی ئەمە ئینسانێکی سادەی وەکو ئەو ئینسانانەکە هەیە و من برام هەیە لە خۆم گەورەتر 10 ساڵ لە خۆم گەورەترە لە من زیاتری خوێندووە بەڵام ئەوەندە خەڵک بنەناسی ئەو ناناسی ئەسبابەکەی ئەوەیە کە من لەناو ئەو حیزبا ئیشم کردووە بەهۆی حیزبەکە زیاتر ناسێنراوم خەڵک ناساندووی لەبەرەوە احتیجاز شانازی بە هەنگاو بە هەنگاو بە تەقە بە تەقە لەکشی تەقمان کرد بێ دژمنات بستەمەندی ئایم پەلەمەرمەندا بێ هەموو شانازی پێوەکەم یعنی من زۆر جار حەزی یەکەم شەو خەو ببینم زۆر داستانم ئەگەر لە بیر چوو بێتەوە یادم نەکە تەنها بڵێ احتیجازەکەم لە خەویشە بیبینم بۆ جاریش کە سەردەمە پشتیوان ڕوویداوە داستانێک بێتەوە بەتاکید بەتاکید سپاس دەکەم زۆر بەڕێز کاک جەمیل لەورامی هەروە ساغ سەلامەت بی هەر بمێنی سپاسانەکەم ساغ بێ مەمنونەوە پێشنیازێکم کردووە بەخۆشت بڵێم لێرەوە پێتان بڵێم وەختی خۆی پێشنیاز بکرد ئێستاژەوە بە ئێوەڵێم پێشنیاز دەکەم بۆ ئەم ساڵ وەرزی نەمامشاندن بەڵێ هەر لە هەورامان شوێنێکتان بۆ دەستنیشانەکەم خۆم دارەکانتان بۆ پەیاکەم بەڵێ شوێنەکەشتان بۆ دابینەکەم وەرن خۆتان دارەکانتان تەسلیمەکەم بڕۆن بیڕوێنن با ئەو دارستانە ئەو مەنتیقەیە بێ بە دارستانی یان باخشەی کورسات لۆگۆکەشتان لەسەر بەرد بە بەر دروستیکەن ئەو لۆگۆی نێرگتوشتەکەی سەر شاشەکەی کورسات بەڵێ لەبێ دروستیکەن بۆی لەبەر چا بێ شوێنێکشتانە دەمێت لەبەر چاو بێ بۆ ئەوەی ئێوە دەستان هەیە لە ڕۆشن هۆشارکردنەوەی خەڵکی کوردستان لە هەموو ڕێکەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە با دەستیشان هەبێت لە پرەپێدانی ژینگەوە نەک ئێوە ژینگە پارێزن هەمیشە لە بینەکانتانە باسی ئێوەکەن خەڵک پاک و تەمیز بێت و ژینگە بپارێزێ بەڵام ئەگەر لەوێت دەستان هەبێ چەند هەزار نەمامێ بڕوێنن هەم دڵتاندایان هەبێت سەڕانە سەر لێدەن قەڵەبە هەورەمان قەڵەباڵغە بێت گەشتیاری زۆرترە بێت ئەژت تەماشای دارەکانتانەکەن هەم فەزای سەوزیش زیاد دەبێت لە سپاس دەکەین لەشە ساق بێ ماندوو نەبیە سەبێ گومان دەزانین بەڕێزە دەرە و خەباتە لە مەجای ژینگار بەرداوامی پێدەی نتوانم لێرە بە ناوی بەڕێوەبەری دەستگای میدیای کورساتەوە کاکدێرین دەزانم دەستراوی کردوین بۆ کاری باشە ئەوێش مەسلەی سەوزایی و سەوزکردنی ئەم کوردستانە سەری پێوە نییە بۆ کارانە ئەوە جێبەجێ دەکەین لایەندەدا بە پێی فرسەت و کار لە پەیوەندیا بین و کارەکە جێبەجێەکەین و کوردستان نەراوەدان بێ هەر سەوزتر بێ ئێوەش هەر بمێنن ئێوەشە سەرکەوتوو بن سپاس دەکەم خۆشەویستەکەتان هەر بەردەوام بێت و ڕۆژ بە ڕۆژ گەشە کوردی تریژە بەخێراتی سپاس دەکەم کاک جەمیل گیان زۆر بەخێر بێ سەر چاو